مرۆڤ هەمیشە سەبر و تەحەملی هەبێ لە ژیانی خۆیدا لە هەڵسوکەوتی ڕۆژانەیدا، چی لە ڕووداوە بچووکەکان یان لە ڕووداوە گەورەکانی ڕۆژانەی ژیانی خۆی زوو بڕیار نەدات. بەڕاستی من هەندێ ڕووداو هەبوو لە ژیانمدا بۆتە دەرس و پند بۆم. جارێکیان چوومە مستەشفا، لە مستەشفا مناڵێکمان نەخۆش بوو، سرەمان گرت بۆ لای دکتۆر. سکرتێرەکە دانیشت بوو، خەڵکێکی زۆر قەرەباڵغ بوو. من مدەیەک وەستام، دواتر خەریک بوو سەبر و تەحەملم نەئەما و تووڕە بووم بۆ ئەوەی خەڵکی ئەخستە پێشەوە ئەیکردە ژوورەوە. منیش بێدەنگ بووم، وتم بزانم تا کوێ ئەڕوان پیاوە. دواتر لە ناکاو سکرتێرەکە وتی خەڵکی نەبکەنە خاتر خوا قاڵەقاڵ بۆ ئەکەن، بۆ ئەوەندە پەلەتانە ئەو مامۆساتان بینیوە چنێکە وەستاوە و بەڕێز و بە ئەحترامەوە وەستاوە، هیچ دەنگ ناکات و نابێوتی ئێوە ئەبێ چاو لە مامۆستا بکەن. ئیتر کە ئەم قسانەی کرد بەڕاستی ساردی کردمەوە. دواتر وتم بەس نەبێت شتێکم نەوت کە دواتر لی پەشیمان بم. جارێکی تر لە دائیرەی مرور چوون بۆ مەوزوعی تازەکردنەوەی سەنەوی سەیارە. چەند کەسێک لە پێش منەوە بوون ڕۆیشتن، بەس خۆم مامەوە. دواتر یەک نەفەریش لە پشتی منەوە هات. ئەوەی کە لە پشتی منەوە هات، فەرمانبەرەکە، فەرمانبەری پۆلیسی هاتوچۆ، ئەوی خستە پێشی منەوە، منی خستە دوای ئەو. زۆر لەسەر دڵم قورس بوو. یقینا ئەوانە لە پێشمە بوون ڕۆیشتن حەقی خۆیان بوو، ئەی ئەمە بۆ لە دوای منەوە بخاتە پێشی منەوە. زۆر تووڕە بووم، بەڵام خۆمم گرت و قسەم نەکرد تا ئەوەی پشتی منیشی خستە ڕێ. کە خستی ڕێ، اینجا هەستایە سەر پێ و مەرحەبایەکی کردم و زۆر زۆر ڕێزی لێ گرتم، معریفەتێکی باشی لەگەڵا کردم. وتی مامۆستا داوای لێبردنت لێ یەکەم ئەو فەرمانبەرم، ئەو پیاوەم خستە پێشی تۆوە، بەڵام حەزم کرد ئەویش بڕوا بۆ ئەوەی دوو بە دوو حەزم کرد دابنشین پێکەوە، هەندێ پرسیارم هەبوو، هەندێ قسەت لەگەڵا بکەم. باسەکەی من لەوەیە ئەگەر من سەبر و تەحەملم نەبوایەت، هەڵوێستێکی ناشرینم بواە ڕەنگە بۆ هەتایە ئەم خۆمم ناشرین بکردایە لە پێش چاوی ئەو پیاوە کە ڕێزی لە من گرت و منیشی یعنی خۆش ئەویست. بۆیە ئینسان سەبر و تەحەملی هەبێت، دواتر شتی باشتری بۆ ڕوو نەبێتەوە. بالفعل يعني ئینسان سەبرگرتن زۆر زۆر گرنگە. ڕۆژێکیان لە مزگەوتی شێخ سەعیدی پیران بووم لە سلێمانی، ماڵمان هەر لەوێ بوو لە سەرچنار، شەیدانی سەرچنار. خەڵکی مزگەوتەکە تێکەڵیەکمان بۆ دروست بوو، یەکتریمان زۆر خۆشەویست. و من زۆر جاریش ئەگەر مامۆسای مزگەوت لێوە نەبوایە زۆر جار پێشنەژوشتیشمە کرد. جاری وا هەبوو هەر مامۆسای مزگەوت نوێژەکانی لەگەڵا دابەش کرد بووم و وتاری عەسرانی ڕەمەزان و ئەمانەشی بۆ هەر لەگەڵمانە دابەش کرد بوو. خۆعافیکە مامۆسا مەلا فەلاح. مامۆسایەکی تر هەبوو مشریف، پیاوێکی زۆر زۆر بەڕێز و زۆر بەڕێز، مامۆسایەکی زۆر یعنی دامەزرێڵ. ئەم مامۆسا بەڕێزە مشریف بوو لە هەڵەبجەی خۆی، خەڵکی هەڵەبجەیە، مشریفی تەربەوی بووە و ئێستا خانە نشینە لە سلێمانی دانشێ و لەو گەڕەکە، یعنی ئەهلی ئەو مزگەوتێکێکە لە کەسە وەکو چۆن بڵێ یەکەمەکان کە بەردەوام ها لە ڕیزی بەردەمەوە و لەگەڵ منیشان زۆر بینی خۆشەوە. ئەوانە ڕۆژێکیان نوێژی نیوەڕە بوو، چوون بۆ مزگەوت، نوێژی سونەتمان کرد. طبعا لە نوێژی سونەت خەڵک بڵاو ئەوێسێ، بەس کە هەڵسن قامەتەکرێ بۆ نوێژی فەرز، بۆشایی ئەمێنێتەوە لە بینەکانە. بۆشایی منیش چاوەڕوان بم بۆشاییەک بکرێتەوە و بڕۆمەوە بینەوە. خەڵکی تریش لەوە دو هاتن یەواش یەواش. کاتێک بۆشاییەک دروست بوو، مامۆسا کابرایەکی تر هات لە دوای من هات، مامۆسا بەری کردە دواوە، منیشی بینی و ئەوشی بینی و پێشاش ئەیزانی من پێشتر هاتمە، دەستێکی بۆ کابرا درێژ کرد و خستێ پاڵی خۆی. یعنی ڕاستیەکەی زۆر زۆرم پێ ناخۆش بوو.
زۆرم پێ ناخۆش بوو نەک لەبەرەوەی من مەلام و بۆ بانگم ناکاتە پێشەوە نەک لەبەر ئەوە نا بەس لەبەرەوەی ئەو ئەیزانی من زووتر هاتم بەس بۆیە لە دواوە نوێژم کرد بۆ وەکو سوترە یعنی خوارە سەرەتام توانی بڕۆمە پێشەوە بەس بۆ ئەوەی یعنی وەکو سوترێ ئەو لە پشتەوە نوێژم کرد بۆەوەی وەکو سترێک لە بەردەمی خۆمەوە بێ لە دڵمامە نوێژی نیوەڕۆمان کرد و دوای نوێژەکە ویستم بڕۆم یعنی فەرزەکە کرد و ویستم بڕۆم وەڵا مامۆسا وتی ئاوایەکە وتی مامۆسا مەڕۆ ئیتر منیش نەڕۆیشتم هەڵسیانی سونەتەکەمان کرد و ئەمانە دوای نوێژەکە وتی مامۆسا دڵت هیچ نەکا بۆیە تۆم بانگ نەکردە پێشۆ ئەو پیاوەم بانگ کردە پێشۆ ئەو پیاوە کێشەیەکی هەبوو حەزم کرد مەوعودێکی لەگەڵا دانم پێی بڵێم زانیم زوو دەرەچێ پێی بڵێم کاکەم بۆ مەوزوعەکە مشکلەیەکی گەورەیە بۆ ئەوەی حەلیکەین قسەی تیا بکەین مەوعودێکی لەگەڵا دانم کردوتی بەخوا مەوزوعەکە ئەوە بوو جام بستم لێرە یەک سەبرگرتنە کە ئینسان سەبر بگرێ و یەکسەر حکمی سەریع نەدا و یەکسەر قسەش نەکا دوو سەیری پیاوی عاقڵ کە چۆن یەکسەر شتەکانی خۆی تەوزیحەکە بۆ ئەوەی نەوەک دڵی مقابل بشکیان دڵی شتێ بکە یەکسەر مامۆسا ڕوونکردنەوەیدا جا ئەوەی جەنابەت هەر هەمان شتە یەک سەبرگرتنەکەی تۆ دوو ئەو بەڕێزە چۆن ڕوونکردنەوەی داوە یعنی بۆ جەنابەت وتیتی مامۆسا بۆیە تۆم دواخست لەبەر خاترەوەی پرسیارێکم هەبوو جا ئەوە زۆر گرنگە بەڕاستی